کاتێک کە ڕێگایەک نامێنێتەوە بێجگە لە فرۆشتنی ئەندامانی جەستە. لە ماوەی ئەم ساڵانەی دواییدا و بە لە بەرچاوگرتنی زیاتربوونی گوشاری ئابووری و بەڕێچوونی داسەپا و بەسەر خەڵکدا، فرۆشتنی ئەندامانی جەستە لە ئێران بووەتە بابەتێکی ئاسایی و بازاڕی فرۆشتنی ئەندامانی جەستە لە ئێران گەرمە، بابەتێک کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ڕەوتی بەرزبوونەوەی بەخۆیەوە گرتووە. ڕۆژنامەی باختەری چاپی کرماشان بە ئاماژەکردن بەم ڕاستیە لە ژمارەی ڕۆژی چوارشەممە 14 مانگی پوشپەڕی خۆیدا راپۆرتێکی هەژێنەری سەبارەت بە پەرەسەندنی فرۆشتنی ئەندامانی جەستە لە شاری کرماشان بڵاو کردەوە. لەم راپۆرتەدا هاتووە ئەمڕۆ شاهدی کۆمەڵێک ئاگاهی بۆ فرۆشتنی ئەندامانی جەستەین لەوانە گورچیلە، سیپەلەک، ڕەشێنەی چاو و هیتر بەسەر دیوارەکانی شارێکی گەورەی وەک کرماشانەوە. ئەو ئاگاهیانەی کە بە شێوازێک ژیانیان تێدا دەفرۆشتێ و هەڕاج دەکرێت. قوڵایی کارەساتەکە و کاتەیە کە زۆربەی فرۆشیارەکانی ئەندامانی جەستە لە نێو لاوان و بنەماڵە هەژارەکانی پەراوێزنشینی شاری کرماشاندان کە بەهۆی گوشارە ئابووریەکانەوە کەوتونەتە کێشە و ئیتر ڕێگایەک بێجگە لە فرۆشتنی ئەندامانی جەستەیان شک نابن. ئەو لاوانەی کە دەبێت لە زانکۆدا بن مەسیری خۆیان بەرەو گیانفرۆشی لار کردوتەوە بۆ ئەوەی شوڵی هەڕاج لە هەیبەتی لاوی خۆیان بدەن تا کەمێک سەرمایە بۆ دەستپێکردنی کارێک بەدەست بێنن. شەبەکەی دەڵاڵان، واسیتەکانی ناوەندی دەرمانی، بەشێک لە کۆمەڵگای پزیشکی کە بێجگەل لە پارە و سەروەت بیر لە هیچ شتێکی دیکە ناکەنەوە، دەورێکی بەرچاو لە بازرگانی شەرم ئاوەر و نامرۆڤانەی فرۆشتنی ئەندامانی جەستەدا دەگێڕن. بە شێوەی ئاسایی یەکێک لە ئەندامانی بنەماڵە کە ناناوەری ماڵەوەشە بۆ دۆزینەوەی کار، هەزینەی دەرمان، دابینکردنی خۆراک و کرێماڵ سەر بە هەموو دەرگایەکدا دەکەن. هەرچیەک شک بەرن لە قاڵی و یەخچاڵەوە گرتوویەتی تا تەلەڤزیۆن، لە جەواهراتی مەراسمی هاوسەرگیریەوە بیگرە تا دووچەرخە و شتی تر دەفرۆشن. لە بەقاڵی و سوپەرمارکەتی سەرکۆڵانەوە تا دۆست و ئاشنا قەرز دەکەن. کاتێک هیچیان بۆ فرۆشتن بۆ نامێنێتەوە و ئیمکانی وەرگرتنی قەرزیشتەوە بووە، لە ڕووی داماویەوە کۆمەڵێک بیر و خەیاڵ مێشک و زەینی داگیر دەکەن وەکو دزی، لەشفرۆشی، گیرۆدەبوون، خۆکوشتن و لە کۆتاییدا فرۆشتنی ئەندامانی جەستە. دەوڵەمەندەکان و ئەو نەخۆشانەی کە ئیمکانی کڕینی ئەندامێکی جەستیان هەیە لە ڕێگەی دەڵاڵەکان و شەبەکەی پزیشکانی گەندەڵەوە لە کەمیندان. نرخی هەر ئەندامێکی جەستە بە ئەندازەیەک کە ئەهەمیەتی هەیە لە ژیانی ئینساندا و بۆ هەر تەمەن و جنسیەتێک دیاری کراوە. قەرار و مەدار دەبەسترێ، ڕۆژی ئەمەل دیاری دەکرێت، کاروباری یاسایی و ئیداری بەڕێوە دەچێت. حکوومەتی ئیسلامی کە خۆی بانی و هۆکاری ئەم بازرگانیە شەرماوەرەیە لە جەریاندایە و هێندێک لە مەقامات و بەرپرسانی ڕژیم لە قازانجی سەرچاوەگرتوو لە بازرگانی ئەندامانی جەستەدا شەریکن. کاربەدەستانی حکوومەتی، ئاخوندەکانی حاکم، فەرماندە جنایەتکارە نظامیەکان، نوێنەرانی مەجلیسی ئیسلامی و ئاغازادە دز و گەندەڵەکان کە لەسەر سەروەت و دەسەڵاتی ئەم وڵاتە پاڵکەوتون سەبەبکاری ئەم هەژاری و فەلاکەتن. لە وڵاتێکدا کە لەسەر دەریایەک لە نەوت و گاز ڕۆنیشتووە، شارۆمەندانی بەهۆی هەژاریەوە ناچار دەبن بەشێک لە ژیان و بوونی خۆشیان بفرۆشن. گەندەڵی تەنانەت بەشێک لە پزیشکانی کردوتە ئەو قەسابانەی کە بۆ دەستەبەرکردنی پارە جەستەی ئینسان لە توکوت دەکەن. ئەم جۆرە پزیشکانە شەبەکەی دەڵاڵان و واستەی فرۆشتنی ئەندامانی جەستەی تایبەت بە خۆیان هەیە. کۆماری ئیسلامی و شەبەکەی دکتورە گەندەڵ و قازانج پەرستەکان سەبەبکاری ئەمبار و دۆخە نامرۆڤانە و تند و تیژامێزن. کاتێک بە ملیۆن کەس بۆ ئەوەی کە لە برسان نمرن
ڕازی دەبن بەکارکردن لەنا ئەمترین شوێنە نابێداشتیەکان لە بارودۆخێکدا کە لانی کەمی حەقدەست 5 بەرابەر لە ژێر هێڵی هەژاریدایە ڕژیم لە بودجەی ساڵی داهاتوویدا 2400 ملیارد تمەن تەنیا بۆ 6 دامەزراوەی پەرەدان بە دواکەوتوترین و کۆنەپەرستانەترین ئەفکار و بیر و باوەڕی خورافی تەرخان کردووە و هەڵبەت لە ناخی ئەم پەرەسەندنی هەژاریەدا ڕۆژ نییە کە هەواڵێک لە ئیختیلاسی نجومی کاربەدەستانی ڕژیم و کەس و کاریان بەرگوێ نەکەوێت. ئەوەی لە ناخی هەموو ئەم فەلاکەتانەدا لە دڵی هەموو ئەم هێرشەی کە دەکرێتە سەرسفرەی بە ملیۆن کەس لە خەڵکی هەژار و نەدار کۆمەڵگا شاهدی ناڕزایەتی ڕۆژانەی کرێکاران مامۆستایان و خانەنشینانە خۆی بەرچاوترین هێمای بێکاریگەربوونی لاف و گەزافەکانی سەرانی ڕژیم و هاوکات بوونی پتانسیلێکی تەقینەوەی گەورەیە لەم کۆمەلگایەدا. خەڵک لە ژیانی ڕاستەقینەی خۆیاندا و ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر پەی بەم ڕاستیە دەبن کە ڕێگای ڕزگاربوون لەم بارودۆخە فەلاکەتبارە پەرەسەندنی ناڕزایەتیەکان هاتنە سەر شەقام مانگرتن لە کارخانەکان و دامەزراوە پیشەسازیەکانی بەرهەمهێنان و ئامادەکاری هەمەلایەنە بۆ ڕووخاندنی شۆڕش گێڕانەی ئەم ڕژیمەیە.